خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 2696 دەفەرمێ احفظوا فروجكم لا تزنوا ألا من حفظ فرجه فله الجنة. ئەی مسلمانان، ئەی گەنجەکان، داوێنی خۆتان بە پاکی ڕاگرن، زینا مەکەن، ئاگادار بن، بزانن، دڵنیا بن لەوەی هەر کەسێ داوێنی خۆی بە پاکی ڕاگیر کە و زینا نەکا فەلەه الجەنە، بەهەشتی بۆ هەیە. ئەوەشی زینا بکە و بمرێ لەسەری جەهەنمی بۆ هەیە. جا بۆ خۆت هەڵی بژێرە، کامیانت دەوێت، کامیانت پێخۆشە. ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانت دێ، ئەمڕۆ یا بەیانی دەمریت پێت خۆش بێت ناخۆش، بەخوا پرست پێ ناکرێ، بەخوا لە دەرگات نادرێت، ئانێک ئەزانی لاشت ئەدا لە زەوی و کۆتایی بە ژیانت دێ. خوا وعدی بەهەشتی پێداوی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وعدی بەهەشتی پێداوی، هەتا لە حەدیثێکی صحیحدا هەل لە صحیحاتەوە بە ژمارە 1470 دەفەرمێ اضمنوا لي 6 من أنفسكم أضمن لكم الجنة واحفظوا فروجكم. شەشت هەیە، ئێوە زەمانەتی بکەن بۆ من، جێبەجێیکەن، منیش زەمانەتی بەهەشتان بۆکەم، بە ئیزنی خوا دەچنە بەهەشتەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وعدی بەهەشتت پێدا بە ئیزنی خوا قسانە دەکات. یەکێک لەوانە واحفظوا فروجكم، داوێنی خۆتان بە پاکی ڕاگرن.